نوێکی گرنگ هەیە لە هەولێر بۆ مەسلەی ڕەنگە زیاتر بۆ مەسلەی عێراق و ئەم تەشکیلی حکومەتوانە بێ بەیانی ئەو جەنابی لەگەڵ هەیئەتێکە یان چەند کەسێکە چن بۆ ئەوێ بۆی کە لە کۆبوونەوەکان لەوێ بەشدار بن و لێرەش برادران باسی کرد بۆی وە پێشتریش کاک مەسعود پیرۆزبایی کردبوو لەوەی کە لە سەرکردایەتی و لە ئەوانە اینجا ئەوەش هەنگاوێکی باشەوە ئێمە حسابی لەسەرەکەین. یەک شتی تر هەبوو کە من دوایی ئەوەیان باسیەکەم دەربارەی تشکیلی حکومەت و حکومەتی عێراق دیارە خۆتان ئاگادارن ئێستا ئێمە وەفدێکی ئێمە لە بەغدایە و ئێستاش لەسەر ڕۆشنایی ئەوە مناقەشەیەکی زۆر کرا لێرە کە ئەوان دیارە دەسەڵاتیان هەیە لێرە شەوانێ بۆ ئەوی بەیانی کە ئەو کۆبوونەوەی ژەکرێت لە هەولێر ڕەنگە هەر بۆ مۆزوع بێ بۆی کە کورد هەمووی یەکدەنگ بێ یەک ڕیز بێ بۆ ئەوی کە یەک شدەیە من لێرەوە بێ خەڵک هەمووی بیزانێ خەڵکی کوردستان یەکێتیەکان ئەم حکومەتی عەلاوی کە دروستیەکات یەکەم پێشێلکردنی دەستورە چونکە لە دەستورە هەموو ئەو حقوق و شتەی کە هەیە دیاری کراوە بەڵام ئێستا گەشۆتە ئەوەی کەوا حساب بۆ خەڵکی کوردستان بۆ حیزبەکان نەکا ئێمە موشکیلەمان نییە بەڵام ناکری لێرە ئێمە هەموو خەڵک بزانێ لێرە کەسێک بڕوە لێرە بڕوە بێلایە بە ناوی بێلایەنەوە بەڵام ئەم هەموو قوربانی و ماندووبوونەی خەڵکی کوردستان نوێنەری نەبێ ینی لەسەر ئەساسی چێجە لەبەرەوە بە هەر کەسێ چێ بێ زۆر چاک بزانێ ئەگەر نوێنەری خەڵکی کوردستان نەبێ لەلایەن نەیەکێتی و قوبوڵە لەلایەن خەڵکی تریشەوە قوبوڵە من هیوادارم ئەوە لە هەولێر کە سبەینی قسەی لەسەرەکرێ ئەوانەی کەچن حتا ئەگەر بۆەوەی کە ئێمە نامانەوە دژایەتی و حکومەتە بکەین نامە ئەمانەوە بەشێک بین لەو حکومەتی عێراق هاوکاری بین و ئێمەش هاوکاریان بووین بەڵام کەسێکمان قوبوڵ نیە نوێنەری خەڵکی کوردستان نەبێ تا حامحێدین و ئەمسالی ئەوانەمان قوبوڵ نیە حیزبی کارتۆنی و خەڵکی کارتۆنیمان قوبوڵ نیە لەوێ بەناوی کوردەوە قسە بکە ئەمە شتێکان ئەوەی کە مهمیش بوو ئێمە ئیمڕۆ زیاتر مناقەشەی لەسەرکرا دوو بەرنامەی یەکێتی ئەو بەرنامەکە بە کۆی دەنگ هەموو ئەوەی کە لەوێ بوو بەشداریان کرد دەنگیان لەسەردا و هەنگاوێکی باش بوو ئەو راپۆرتەی جەنابی کاک کۆسرەتیش کە بۆ کۆنگرە تەقدیمی کرد ئەوە ژەر قسەی لەسەر کرا و دەنگی لەسەردرا بە ئیجماعی دەنگی هەردووچی پەسەند کراوە ئەو دوو شتانەی کە ئەساس بوون. مۆزوعی تریژەیە مەسلەی مزاهرات ومانە دیارە من پێم وایە یەک شتێک بێ هەموو کەسێ بیزانێ هەر شتێکە کرێ کە ئیجازەی هەبێ ئەوەی کە ئیجازەی نەبوو ناحقیە و ئەوەی کە ڕووی داوە لە بەعزی شوێن ئەگەر تۆ داوای مەطالیبی خۆ دەکەی داوای حقوقی خۆ دەکەی ئەچیتە بەر قانون و قائمقام و ئاسایش و چۆ بەڵام تۆ بۆ نییە بێ بەردماڵی بە پەنجەرەکەی یەکێتیە ئەوانەیان کردووە دیارە من هیوادارم قانون سەروەر بێ و قانون ئەوەی کە پێویستە جێبەجێ بکە و ئەوانەی کە مخالفەیان کردووە ئینسانێک خۆی پەنجەرەکەی شوشە بێ نابێ بردێتە ماڵی خەڵک جا لەبەرەوە من ئەوە بۆ ئەوە ئەڵێم کە بێ ئەو خەڵکانە ئاگادار بن و ئێمە بە قانون لەگەڵ هەموو ئەو کەسانی کە مخالفەیان کردووەیکەین و ڕێگەی قسەکردن و مزاراتی دراوە خۆتان بینیتان لە پارچی ئازادیان لە شوێنی تر کردویانە بەڵام بەردهاویشتن ئەوە شتی ناقانونیە و لە کەس قوبوڵ ناکرێ و من لێرەوە جارێکی دڵنیای هەموو ئەو هەواڵانە ئەەکەم ئەوانەی کە لێرن بە ڕۆحێتێکی یەکێتیانە بە ڕۆحێتیەوەی کە هەمومان بتوانین خزمەتی کەس و کاری شەیدام بکەین ئەو هەواڵانن هەل لە ئەنجومەنی ناوەندە هەموو ئەوڤاڵانەی کە لە چۆنەڵی لە هەڵبژاردنەکانە دەنەچوونەوانە هەموو ڕەفیق و برای ئێمە بێ لە داهاتووە هەمومان هەوڵ بین ئەوانیش و ئێمە یەکێتەکە چۆنەڵی ئیشوکارەکانی خۆی باش جێبەجێ بکەوە کەس مەحروم نەبێ و بەهۆی ئەم کۆرۆنا و مرۆنایش کە یەکێکە لە خاڵەکە نەخیرەکەم باسیەکەم ئێمە باسێکی زۆرمان لەسەر کرد بۆی کە وڵاتەکەمان پارێزراو بێ هێزی پێشمەرگەمان پارێزراو بێ ئەوەی کە پێویستە ئەوانەی معنین بە ئیشەکە ئەبێ خۆیان هەڵسن و چارەسەری ئەو شتانی ئەوەی کە پێمان نەکرێ هەوڵ بین و ئیشەڵا لە داهاتووشا کۆبوونەوەکانی داهاتوو هێشتا تەحدید نییەکەیە لە داهاتووشە ئەو شتانی کە پێویست بێ بۆ دابەشکردنی کادیرەکان بۆ دابشکردنی دانانی
مەسئولی مەکتەبەکان بۆ ئەوەی مەکتەبی سیاسی کارژێرەوە لە کۆبوونەوەی داهاتوە ئەوانش قسەی لەسەرەکەین و زۆر بەخێر بێن و هەنگاوێکی باش بوو جێگەی دڵخۆشی بوو بۆ هەموو لایە.